ئاسۆی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێدا دەکەین. لێستادا ئەم بارودۆخێستادا ئاسۆی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ وڵاتانی دراوسێ بە شێوەیەکی گشتی و لە جگە لەوەش لەگەڵ عێراقدا لە چه ئاستێکدایە و ئەم پەیوەندیانە چ کاریگەریەکی سیاسی و ئابووری و فرەڕەهەند لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دانا لوقمان بۆتانی چاودێری سیاسیمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستودیۆ هەولێرەوە میوانی بەیانی کورسستان نیوزە. کاک دانا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەپرسم لێستادا بە شێوەیەکی گشتی ئاسۆی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێدا چۆن دەبینن و چۆن خوێندنەوەی بۆ دەکەن؟ بەڵێ زۆر سپاس سلااو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. ئاسۆی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ لە ئاستێکی زۆر باشدایە. هەرێمی کوردستان دەیەوێت لەم قۆناغا سەرجەم سێکتەرە سیاسی و ئەمنی و ئابووریەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ پەرەی پێ بدە، چونکە ئێمە ڕۆژانە دەبینین کۆمەڵێک تەحەدیات و کۆمەڵێک مەترسی هەم لەسەر وڵاتانی دراوسێمان هەم لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە. بۆیە هەرێمی کوردستان دەیەوێت سەرجەم لە سێکتەرەکان پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ وڵاتانی دراوسێ هەبێ. وارخۆشمان بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو ڕوونتر بڵین زۆرترین سەردان بۆ عێراق و هەرێمی کوردستان کرا کە دایانەویست پەیوەندیە سیاسیەکان پەیوەندی دیبلۆماسیەکان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێز بکەن. ئەمەش دەرخەری ئەوەیە کە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دەیەوێت دیبلۆماسیەتێکی سەرکەوتوو لەگەڵ وڵاتانی دەرەوە ببەستێ، هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ کە پەیوەندیەکی باش ببەستی بۆ ئەوەی کە چی تر کێشەکان کە ڕۆبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە ئەگەرچی مەترسی زۆر زۆر گەورە دروست دەکەن، بەڵام بەهۆی ئەم پەیوەندیانە کێشەکان لاواز بکرێن. لەگەڵ وڵاتانی دەرەوە پەیوەندیەکی زۆر باشی هەیە، چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵێک گرفتی زۆر گەورەوە دەناڵێنێ لە شەڕی ئیسرائیل و غەزا لە دوایین ئەو مەترسیانەی کە ئیسرائیل بۆ سەر حزبوڵڵا دروستی کرد. بۆیە ئەمانە هەموو کۆمەڵێک کێشن کە لە ناوچەکە لە ئارادان پێویستی بەوەیە هەرێمی کوردستان دووبارە دیبلۆماسیەتێکی نوێ سیاسەتێکی نوێ پێڕەو بکات لە ناوچەکە بۆ ئەوەی پەیوەندی لەگەڵ سەرجەم وڵاتانی دراوسێ دروست بکە. ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو لە سەردانی سەرۆکۆماری ئێران لە ئەو سەردانانەی کە تووشیا کردوێتی لە پەیوەندی کورد لەگەڵ سووریا کۆمەڵێک لێک تێگەیشتنی زۆر باشە بووە. بەداخەوە ئێمە دەبینین کە ڕێکەوتنامەکان کە جێبەجێ دەکرێن وەکو خۆی جێبەجێ ناکرێ یاخود ئەو ڕێکەوتنامانەی کە دەبەسترێ لە ڕابردوو، چکە ئێمە بینیمان ڕێکەوتنامە لە نێوان عێراق و تورکیا کرا، بەڵام بەداخەوە ڕێکەوتنامەکان وەکو خۆی بەڕێوە ناچن. ئەمە لە ڕووی ئەمنی و کۆمەڵێک کێشەمان لەگەڵ تورکیا هەیە، ڕەنگە کۆمەڵێک لێک تێنەگەیشتمان لەگەڵ ئێرانیش بێت. باشە کاکدانە باس لەوە دەکەیت کە پێویستە حکومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی هەم لەگەڵ عێراق و هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر ئاستێکی باڵاتر یاخود باشتر یاخود تەواوی وڵاتانی دراوسێ پەیوەندیە دیبلۆماسیەکانیان پەرەپێ بزێن. ئەم هەنگاوە جگە لە وڵاتی ئێران بۆ وڵاتانی دیکەی دراوسێ و بە دیاریکراوی ئەگەر باس لە تورکیا بکەن کە لێستادا لەشکرکێشیەکانی مەترسیە بۆ سەرژانی هاوڵاتیان و خاکی هەرێمی کوردستان، ئەمە پەیوەندی دیبلۆماسیەکان تا ڕادەیەک چۆن دەیبینن؟ دەکرێت بڵێیت پەیوەندێکی ئەوتۆنیە؟ هەرێمی کوردستان دەوێت پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ وڵاتانی دراوسێ ببەستێ، چونکە ئێمە تاوەکو ئێستا کۆمەڵێک کێشەمان هەیە لەگەڵ حکوومەتی ناوەند بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. یعنی من دەتوانم بڵێم پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق لە ئێستادا تەنها لە بابەتی موچە کۆکراوەتەوە، لە بابەتی موچە کورد کراوەتەوە، بەڵام بەداخەوە ئێمە دەبوایە پەیوەندیەکی زۆر تونند و تۆڵترترمان هەبوایە لەو لە پرسی موچە، چونکە ئێمە ڕۆژانە وەفدەکانمان کە دەستنە بەغدا تەنها لەسەر بابەتی موچەیە، بەڵکو ئێمە کێشەی مادی 140مان هەیە، کێشەی سنوورەکانمان هەیە، کێشەی بودجەمان هەیە، دەبوایە ئێمە ئەو کێشانەمان چارەسەر بکردا بووایە. بەڵام بەداخەوە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەند هەتاوەکو ئێستا لە چوارچێوەی موچە تێنەپەڕیوە، یعنی بەداخەوە ئێمە کەمەوە دەڵێن دەبوایە وەفدەکان چارەسەری زۆر کێشەی تریان بکردا بووایە. بەڵام ئەو پەیوەندیانەشی کە لەگەڵ حکوومەتی ناوەند هەیە هێشتا پەیوەندی زۆر باشن، ئەگەرچی ڕاستە کێشەکانمان بە چارەسەر نەکراوی ماوەتەوە، بەڵام هەماهەنگی هەیە لەگەڵ وەفدەکانمان لێک تێگەیشتنی باش هەیە و ئەوەشی کە کورد هەوڵی بۆ دەدا لەگەڵ دیبلۆماسیەت لەگەڵ وڵاتانی دراوسێ ئەوەیە کە دەیەوێت لەسەر ئەو تەحەدیاتانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە ئێمە پارێزبەندیەکمان هەبێ، ئێمە کێشەمان بۆ دروست نەکرێ،
بەڵام بەداخە ئەوەی کە ئێمە دەیبینین لەگەڵ تورکیا ئەگەر چ ڕێکەوتنامەی ئەمنی لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ حکوومەتی تورکیا و حکوومەتی عراق کرا بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان پارێزراو بێ و دۆخی ئەمنی ناوچە سنووریەکان پارێزراو بن بەڵام ڕێکەوتنامەکان جێبەجێ ناکرێن و ئەو شتانی کە لە ڕێکەوتنامەکە باسکراوە وەکو خۆی بەڕێوە ناچێت چکە ئێمە دەبینین لە ماوەکانی ڕابردوو هێرشی درۆنی کرایە سەر کەمپی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور لە سنوورەکانی بادینان تورکیا هاتووەتە پێش لە ناوچەی سیدەکان بنکە و بارەگایی هەیە لە زاخۆ هەیەی لە ئامێدی هەیەی بۆیە ئەمانە وەکو خۆی جێبەجێ ناکات ئەگەرچی ڕاستە تێگەیشتن لە نێوان هەردوولا هەیە دبلۆماسیەت لە ئاستێکی باشدایە بەڵام وەکو خۆی بەڕێوە ناچێت باشە وەکو باست کرد دیبلۆماسیەتەکە لە ئاست خۆیدایە و لێک تێگەیشتن هەیە و نزیکبوونەوە هەیە و هەوڵی نزیکبوونەوە هەیە بەڵام لێک تێگەیشتنەکان و ئەو خاڵانەی کە با بڵین هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دراوسێ لە سەری ڕێدەکەون وەکو خۆی جێبەجێ ناکرێت بۆچی؟ ئەمە زیاتر دەگەڕێتەوە بۆ سەر ئەو ویستەیە کە ئەم وڵاتە هەیەی ئایا چ شتێکی لە هەرێمی کوردستان دەوێت ئایا بەرنامە و سیاسەتەکەی ئابوووریە یاخود بەرنامە و سیاسەتەکەی ئەمنیە ئەمە دەبێت بگەڕێتەوە ئەو وڵاتەیە کە ئایا چ شتێکی لە هەرێمی کوردستان دەوێت ئەگەر ئمە بینە سەر ئابووری بەڵێ بەدڵنیاییەوە باکوور تورکیا با بڵین سوودی ئابووری زۆر باشی لە هەرێمی کوردستان بینیوە ئێرانی شەروە بەو شێوەیە بەڵام ئەوەی کە بەدی دەکرێت تورکیا هێرشێکی زۆر بۆ سەر خاچی عراق دەهێنێ سیادەی عراقی بەزاندووە بۆ ناو خاچی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر هاتوۆتە پێش بنکە و بارەگایەکی زۆری هەیە بۆیە ئەمانە کۆمەڵێک مەترسین لەسەر هەرێمی کوردستان چکە من وەکو خۆم گوتم کێشەمان لەگەڵ حکوومەتی ناوەند هەیە پرسی موچەمان تاوەکو ئێستایەک لای نەکردوتەوە کۆمەڵێک کێشەی تر هەیە بەڵام لەگەڵ ئەوەش کە وڵاتێکی تر هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە مەترسیە چکە ینی وای لێ هاتووە کە چاودێرێکی سیاسی نەتوانێت بەرامبەر ئەو هێرشانی تورکیا نەتوانێت بەرامبەر هەر هێرشی دەوڵەتێکی تر بۆ سەر هەرێمی کوردستان قسە بکە ئەنی ڕاستەوخۆ درۆم بە دوای دەکەوێت ڕاستەخۆ مەترسی بۆ دروست دەکرێت ئەمە جێگای داخە ئەمڕۆ هەرێمی کوردستان پێویستی بە دیبلۆماسیەتێک هەیە هەم هاوسەنجی سیاسی خۆی بپارێزێ و هەم سیادەی هەرێمی کوردستانیش پارێزراوە بێ بۆ ئەوەی کەس نەتوانێت هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان ئێمە لە ئێستا دەکا بۆ قۆناغێک دەڕۆین قۆناغی هەڵبژاردنە من زۆر بە گرنگی دەڕوانم چونکە ئەم قۆناغا ئەو دۆ خەلاسەنجەی کە لە هەرێمی کوردستان هەیە دووبارە هاوسەنجی دەکاتەوە لە سیاسەتی دەرەوە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانی خۆی بەڵێ ئەگەر ئەم هاوسەنگیە لە هەرێمی کوردستاندا بوونی نەبێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ هاوسەنجی یەکەم جار بۆ ئەوە بۆ لێک تێنەگەیشتنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە چونکە بەداخەوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان یەکگوتاری سیاسی بەرهەم نەهێنراوە بەناوی هەرێمی کوردستان ئێمە نەمان بینیوە ئیدانەی هێرشێکی ناڕەوا بۆ سەر هەرێمی کوردستان بکرێ بۆ ئەو سیادیانەی کە لە هەرێمی کوردستان دەبەزێندرێ بۆ ئەو مەترسیانەی دێتە سەر هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەرێمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان کۆک بن خاوەن یەکگوتاری سیاسی بن ئەمە دەتوانن هەم سیادەی خۆیان پارێزراو بکەن و هەمیش هەر مەترسی و تەحەدیاتێک کە دێتە سەر هەرێمی کوردستان بە دووری بخن و لەگەڵ ئەوەش کە هەرێمی کوردستان خاوەنی گوتارێکی سیاسی بێ دەتوانێت پابەندی دەستوری و پابەندی حکوومەتێکی فیدرالی لەگەڵ حکوومەتی عراقم سۆگەر بکە و سەرجەم ئەو ماف و ئەمتیازاتانەی کە کورد وەکو حکوومەت لە چوارچەوەی عراقەتی زامنی بکە بەڵام بەداخەوە ئێستا ئێمە دەبینین خاون گوتارێکی سیاسی نین لە بەرامبەر ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە حکوومەتی هەرێم بێدەنگە لە ئاست ئەو مەترسی گەورانی کە لەسەرمان هەیە بۆیە من پێم باشە ئەم دۆخەیە کە ئێستا هەرێمی کوردستان پەیدا تێپەڕ دەبێت بۆ ئەوەی کە زیاتر ئەو مەترسیانە فراوانتر نەبن هەڕەشەکان فراوانتر نەبن وڵاتانی ئیقلیمی تر ئەگەر چی تورکیا ئێرانە هەر دەوڵەتێکی ترە یاخود لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەرێمی کوردستان و سیادەکەی لاواز نەکە هەرێمی کوردستان بەرەو سیاسەتێکی یەکگرتو و گوتارێکی سیاسی هەمەلایەنە بڕوە بۆ ئەوەی کە وەڵامی هەبێ بۆ هەموو ئەو تەحەدیاتانە وەڵامی هەبێ بۆ هەموو ئەو داواکاریانی کە حکوومەتی عراقەیەتی چکەمە ڕۆژانە داواکاری هاوڵاتیان پرسی موچەیە بەداخەوە ینی ئەم پرسەوای لێ هاتووە کە بۆتە هەواڵی گەرمی ڕۆژ پرسی موچە ئێمە دەبواە لەگەڵ حکوومەتی ناوەند کۆمەڵێک کێشەما کێشەی گەورەترمان هەبواە کە لە سەرەتا پێکەنانی
حکوومەتی ناوەندە بوو بەڵێنی پێدرا بوو کە چارەسەر بکرێت بەڵام تاوەکو ئێستا بەدی ناکرێت بۆیە ئەم هەنگاوە هەنگاوێکی گرنگە کە ئێمە بەرەو ئەنجامی بەرەو هەڵبژاردن دەڕۆین و هەڵبژاردن گوتارێک بهێنێتە ئاراوە کە هەرێمی کوردستان هەم بتوانێت سیادی خۆی پارێزراو بکە و هەمیش کێشەکانی چارەسەر دەست خۆش. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دانا لوقمان بۆتانی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سەرم پرسا لە هەولێرەوە میوانی بەیانی کورسات نیوز بوون. دووبارە سپاس بۆ بەڕێستان.